ئەمڕۆ 25 ساڵ تێپەڕێ بەسەر کۆچی دوایی کاریگەرترین کەسایەتی ئیبراهیم ئەحمەد کە ساڵی 1940 لەدایک بوو ساڵی 2000 کۆچی دوایی کردووە و هەواڵی دوای ئەوەیە کە کتێبی بیبلۆگرافی خەڵاتی زێڕینی بڵاوەکرێتەوە بۆ مەبەستەش لە تەوەری ئەمڕۆمان لە نێو ستۆدیۆ میوانێکمان هەیە. کاگڕاسان زۆر بەخێر بیت. زۆر سپاس. ئەندامی دەستەی ئیبراهیم ئەحمەد فاوندیشن لێرەیە. زۆر بەخێر بیت کاگڕاسانەکەم بەخێرهاتین دڵخۆش بن باس. چینە لای پرسیارەکانمان یان پرسیارەکان کاگڕاسان تۆزێک باسی ئامادەکاریەکانمان بۆ بکەیت چۆن بەڕێوە چوو؟ سەرەتا بە درود بنێرم بۆ ڕۆحی پاکی مامۆستا ئیبراهیم ئەحمەدی نەمر، ڕۆحی شاد بێت، سیاسەتمەدار، مافناس، ئەدیب، شاعیر و ڕۆژنامەنووسێکی بەتوانە کە من هەمیشە ئەڵێم خۆزگە ڕۆژنامەنووسەکانی ئێمە و میدیاکارەکانی ئێمە بڕۆشتنایە ڕۆژنامە گۆڤارەکانی گەلاوێژیان خوێندایەتەوە بۆی کە تێبگەن زمانی ڕۆژنامەگەری و ئەو جەسارەتەی کە ئەو هەیبووە و ئەو ئەتەکێتە لە زمانی دەربڕین و لە ڕەخنەگرتن و لە نووسینی بابەتەکانە ئەوەی کە ئەو هەیبووە ئەو دەربەست بوون و با بڵێن تەعاهودەی کە ئەو هەیبووە بۆی کە ڕۆژنامەنووس و میدیاکاری ئێمە ژێستا لەمە تێبگەن، ینی بڕۆنەوە سەر ئەو ڕێچکەیە سەر ئەو سەرچاوەیە. ئەم ساڵ یادی 25 ساڵەی کۆچی دواییان ئەوەیە کۆچی دوای مامۆستا ئیبراهیم ئەحمەدە. ئێمە لە ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد فاوندیشن کە خات و شانازی ئیبراهیم ئەحمەد سەرپەرشتی ڕێکخراوەکە کات و سەرۆکی ڕێکخراوەکەیە ئەم ساڵ بڕیارماندا کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆرمان هەبێت. یەکێ لەو چالاکیانە ئامادەکردنی حەو کتێب بوو. حەو کتێبەکە بە بیبلۆگرافیای خەڵاتی زێڕینی بلە دەستمان پێکرد، ینی ئەمە بیبلۆگرافیای خەڵاتی زێڕینی بلەیە، کتێبێکی ملەوەنە ڕەنگیە چاپکراوە. ئەم کتێبە بە دیکۆمنتکردنی هەموو ئەو ساڵانەیە کە ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد مەراسمی دابشکردنی خەڵاتی زێڕینی بلەی بەڕێوە بردووە. بۆ ئەمە گرنگ بوو چونکە بۆی خەڵک بزانن هەروەکو بنەماڵی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بەڵێنیاندا بوو کە لە دوای کۆچی دوایی مامۆستا هەروەکو بەجێهێنانی وەسیەتەکەی مامۆستا کە مامۆستا هەمیشە حەزیە کرە و کەسانەی کە لە پەراوێزا ئیژەکەن، ینی ئەگەر تۆ هەمیشە نمونەی ئەوەیە ناوێت لە ناو تیپێکی سیمفۆنیکە ڕەنگە ئازفکەمانێک زۆر دیار نەبێت بەڵام ئیشەکە بەو ئەڕوات ئەگەر ئەو نەبێ ئیشەکە ناکرێ. هەندێک کەسن زۆر خزمەت دەکەن، زۆر ڕۆڵیان زۆر بەرچاوە بەڵام ونن هەرێسەوەکۆ برا کامێرەمانی کە لە پشتەوەی و بەڵام خەڵەکە من و تۆ ساوێ نەبینێ وەنیە، بەڵام بەشێکی گەورە لە ئیشەکە کامێرەمانەکەیە مۆنتێرەکەی لە دەرەوە کە ئەو کەسەیە کە دەنگ مهندسی دەنگەکات. زۆر ڕاستە ئێمە ناوێنین سەربازی ون. ئافرین دقیقاً، ینی ئەو حەزیە کرد هەمیشە ڕۆڵی سەربازەونەکان لە بەرچاو بگیرێت. بۆیە لە دوای کۆچی دوایی خۆی هاتن ئەمەیان کرد بە شتێکی ڕسمی و وایان لێ کرد کە ببێ بە کللتور، بێ بە کللتورێکەکەیتەوە کەسانی کە کەسێک کە ژینگە پارێزە، کەسێک کە با بڵین خزمەتی لە بوارێکی کللتوریا کردووە، خزمەتی لە بوارێکی ئەدەبیا کردووە بەڵام دیار نییە، ینی ڕووناکایی ناچێتە سەری، زوومی کامێرەکان ناچێتە سەری، ئەمانە بێن ڕێزیان لێ بنرێت، خەڵاتیان پێشکەش کرێەوە، خەڵک بیان ناسێت. باشە مامۆستا پرسیارێک خۆی یادەکە با بڵین 25 ساڵە ڕۆحی شاد بێت کە بە سەریا تێپەڕێەوە، بەڵام بۆچی 19 ساڵ تەنها ئەم یادە کراوەتەوە ئەنجام ئەوە لە بیبلۆگرافیاکە باسمان کرد کە من ئەبوو پێشەکی یەک شتی کەش بڵێم بەداخەوە ئەمڕۆ برای عزیزم کاکە بوار نورەدین لێرە نییە، ئەو لێرە بووایە چونکە بەشێکی زۆر لەم کارانە بەڕاستی بەشێکی زۆریان جوهری ئەوە، ینی ئەو لەگەڵ دەستخۆشی لەکەی ئەو ئیشەکانی کرۆی مەشەر لەگەڵی بووین بەڵام نابێ هینی بکەم، ینی وەنی فەرامۆشی بکەین و نابێت هەوڵ و ماندووبوونی ئەو لە بەرچاو نەگرین، بەڕاستی زەحمەتێکی سەیری کێشە، زەحمەتێکی زۆری کێشە. ئەزانی خۆی لە دوای 2 ساڵ یان لە 2002 دەستکرا بە دابشکردنی خەڵات، بەڵام لەو کاتەوە تا ئەم ساڵ
تا 2024 لەبەرەوەی کۆمەڵێک ساڵ مثلەن ڕووداوەکانی هەفتەی شوبات و ئەوە هات بەسەرا 2011 وەزعی کوردستان زۆر خراپ بوو مەراسیمەکە بەڕێوە نەچوو شەڕی داعش ڕوویە ساڵێک دو ساڵ لەبەر شەڕی داعش ساڵی لەبەر شەڕی داعش مەراسیم بەڕێوە نەچوو یعنی لە جیاتیەوەی مەراسیم بەڕێوە بچێت دەستیان کرد بە نەوامچاندن بۆ یادی شەهیدانی شەڕی داعش ئەو چەند ساڵش هیچ بێچالاکی نەبوو هەندێک ساڵ بێچالاکی نەبوو هەندێک ساڵ لەبەر کۆرۆنا ڕاگیراوە دو ساڵ لەبەر کۆرۆنا ڕاگیرا ساڵێک لەبەر کۆچی دوایی سەرۆک مام جەلال نەکرا بەڵام بەشێکی زۆر لەم ساڵانە کە مەراسیم نەبووە چالاکی تر هەبووە سن چالاکیەکان زۆرتر چالاکی نەمامچاندن بووە ینی زۆرتر ئەو نیە مەسەن مەدالیای شەهیدان کراوە بە قەدی نەمامەکانە لە پارکی هەواڵی شار ئەمانە بۆ خۆیان بەشێک بوون لەو چالاکیانەی کە هەر بۆ بەرزڕاگرتنی یادی مامۆستا ئیبراهیم محەممەد کراوە باشە کاک کراسان با بڵێن ئاستەنگەکان لە بەرهەمهێنانی کتێبێکی لەم جۆرەدا با بڵێن بیبلۆگرافیەکە هیچ ئاستەنگیەک هەبوو ساوێن یەکێک لە کێشە گەورەکانمان نەبوونی ئەو ئەرشیفەی کە ئەبوو هەڵ بپارێزرێت بە تایبەت ئەرشیفی وێنەی یعنی ئێمە اعتماد دەکاتە سەر چی ئەو کتێبە سەر بە دیکۆمنتکردن بۆ دیکۆمنتکردنەوە بگەڕێتەوە بۆ وێنەکان بگەڕێتەوە بۆ ئەرشیف وانە ئێمە جگەل ینی بەشێکی زۆر ئەرشیفی ڤیددیۆیمان بەکارێنەوە کردومانەوە بە وێنەی دیجیتاڵی ئەوە مشکلێکی گەورەمان بوو ینی مەسەلەن تۆ تەواوی ئەم مەراسیمان ئێمە بە ڤیددیۆ نووسیمانەتەوە ڕاستە ینی لە دوای ئێمە لە تقریبان لە دوای 2017مانەوە تێکستەکانمان بە تێکست پاراست بوو بەڵام لەو پێشتر لە 2002 بۆ تا 2019 ئێمە هەموو ئەمەمان داڕشتوەتەوە ئەوە هەموو ئەو وێنانە جیاوێنەمان زۆر بە زەحمەت دەکەوت چکە ئەو فۆتۆگرافەرانی کە مەسەرن لەو سەردەمەیە وێنیان گرتووە هەر یەک ئێستا لە شوێنێکن یانی نادۆزرێنەوە تا کۆکرێتەوە تا ئەمە کۆکرێتەوە کە سوپاسێکی زۆریانەکەم بەڕاستی کاک محەممەد حکمت زۆر یارمەتی داین کاکە بازیان جەلال زۆر هاوکاری کردین کاک سامان جەلال زۆر هاوکاری کردین ئەرشیفی کورسات ئەرشیفی خاک لە کورسات کاک سامان سەلام زۆر هاوکاری کردین بە تایبەت کاک پشتیوان زۆر هاوکاری کردین لەوەی کە ئەرشیفەکەیان بۆ خستە بەردەستمان و ئیدارەی کورسات زۆر هاوکاری کردین سوپاسی هەمویانەکەم بۆ لە ئامادەکردنی ئەم کتێبەیە توانیمان ینی بەو چۆن ئاستەنگیە وی کورد دەڵێ بەدەستەندا ینی کۆمان کردەوە ینی شەڕ لەوێ زۆر بە زەحمەت بەڕاستی ئەنجا ئاستەنگی تر یعنی شتێکی ئەو تۆ نەبوو بەڵام ئەوە یەکێک بوو لە کێشە گەورەکانمان زۆر باشە کاک ڕاستان تایبەتمەندیەکانی کتێبەکەی مام جەلال ئەوەی کە باسی دادگاکە ئاکات ئەوەی مام جەلال نییە ئەوە ئێمە زنجیرەی چالاکیکەمان هەیە تاوان ئەم ساڵ لە یادی 25 ساڵان نەمانویستەنە یەک چالاکیمان هەبێت چکە یادەکە یادێکی گەورەیە حەزمان کرد بە زنجیرەیەک چالاکی دەست پێ بکەین تا ئەگەینە جیاوازی لەگەڵ ساڵەکانی ڕابردووە ئەوەیە کە چالاکی زیاترتان دەمخۆش ینی وامان کرد کە کاکەلاوە کە یەکەم شت ئێمە ساڵان بەس خەڵاتمان هەبوو خەڵاتی زێڕینی بلا ئەم ساڵ وامان کرد کە تا ئەگەینە خەڵاتەکە کۆمەڵی چالاشیکەمان هەبێ تەمان ئەدانی 3-4 ساڵەوە ئەم ساڵ 4 ساڵە خەڵاتی زێڕینی بلا لەبەر ڕەمەزان ئەو ساڵانی کاکەوتە ناو ڕەمەزان و ئەم ساڵیش کە نزیک بوو لە جژنی ڕەمەزان ئامادەکاریەکان بۆی زەحمەتە چکات تۆ زانی خەڵاتەکە سەوک براندێکی گەورەی لە هاتووە ینی خەڵاتەکە خەڵاتێکیەوە نییە بەتایبەت ئەم چەند ساڵەی کە لە تقریبا 2017ەوە خەڵاتەکە بۆتە براند کەسایەتی نێودەوڵەتی بەش ینی خەڵات وەرەگرێ مەسەلەن کەسێکی وەکو ئانکلوت مەسەلەن خەڵاتی وەرگرتووە کەسی وەکو چەنگیز چاندار خەڵاتی وەرگرت ڕۆژنامەنووسێکی گەورەی تورکە مەسەلەن زۆر لەم کەسانەی کە براندن لە ئاسی نێودەوڵەتیە ئایکۆنن ئەمانە خەڵاتیان وەرگرتووە خەڵاتەکە لە ئاستێکی لۆکاڵی دەرچووە ینی بۆتە خەڵاتێکی ئینتەرناشناڵ و بۆتە براند خۆشحاڵەیە ئێمە تا ینی ئامادەکاریی زۆری ئەوێت و خەڵاتەکەی تر لە یەک پارچەی کوردستانە نیە بۆ هەموو پارچەکانی کوردستانە ینی ئەگاتە ناو کوردەکانی ئەرمەنستان زۆر جاریش ینی مەسەرەن یەکی وەکو جەمیلە جەلیل خەڵاتی وەرگرتووە کە لە ئەرمەنستانەوە هاتووە ئەنجا ئەمە
وای کرد کە ئێمە بە زنجیرێک چالاکیەوە بڕۆین بەرەو پیری خەڵاتەکە کە خەڵاتەکە کەوێتە دوای ینی کۆتاییەکانی ئەم مانگە 26 مانگمان داناوە بۆ بەڕێوەچوونی مەراسمی خەڵاتی زێڕینی بلا تا ئەو کاتێ ئێمە کۆمەڵێک کتێبمان چاپ کرد یەکێ لەو کتێبانە کە لە تقریبا چەند ڕۆژی داهاتووە دیسان مەراسمێکەکەی بۆ ئەوکەین ئەویش دوو کتێبن کتێبێکیان چالاکی نوێتانە بڵێ بڵێ ینی لە وابزانم لە 16 مانگە یەکێ لە چالاکیەکەمان پێشکەشکردنی دوو کتێبە یان پێشکەشکردن و خوێندنەوەی بۆ دوو کتێب ناسانی دوو کتێبە کە یەکیان ئەم کتێبی پوختەی ژیاننامەی مامۆستا ئیبراهیم ئەحمەدی نەمرە کە مام جەلال تاڵەبانی نووسیوەتی باشە ئەمە طبعا ئەم کتێبەمان کردووە بە عەرەبیش بە ئێستا باسی ئەوەشەکەم کە ئەم کتێبە چۆنەوە کتێبی پرسیاری ئەوە ئێستا وەرگێڕانکراوە بۆ کتێبەکان ئێستا بەوردی بۆ بازەکەمەوە کتێبی دووەمیش سێمیشمان کتێبی ئیبراهیم ئەحمەدە لە چەند نووسراودانێکی دادگادار نووسراودان بە معنای دۆسیە ئەمە باز لەواکە کە ئەمە شەرکاک بوار نورەدین ئامادەی کردووە ئەمە ئەو کتێبەیە کە دۆسیەکانی تەقەکردن لە مامۆستا ئیبراهیم ئەحمەد کاتی خۆی کە تەقەی لێکراوە لەسەرەوەی کە مەحامی خەڵکی ڕەشوڕوود بووە و خاوەن مڵکەکان داوایان لە مامۆستا ئیبراهیم ئەحمەد کردووە کە واز لەم کەیس و لەم دۆسیە بێنێت بەس ئەو وازینەیە ناو تەقەیان لێ کردووە توانە بیکوژن تیرۆژیانی خۆی خستۆتە مەترسیەوە بەڵێ ئینەی کەیسێکی باسی یەکێکە محامیەتی کردووە بڵێن پارێزەری کردووە بۆ گەنجێکی شوعی کە خۆی پارتی بووە بەڵام بە بەلاش بێ پارە بە بێ بەرامبەر پارێزەرایەتی کردووە بۆ گەنجێکی شوعی باشە دۆسیەیەکی کە باسی محکەمەی خۆیە کات کە لەسەر لە ڕۆژنامەی خەبار لەسەر دەستوری عێراقی شتی نووسیوە و لەوێ محکەمە ئەکرێت تەمان کتێبێکی زۆر بە نرخە چکە پڕە لە بەڵگەنامە و پڕە لە دیکۆمنت و لەو شتانام کتێبەش کتێبەکەی مام جەلال نووسینەکانی مام جەلالە لە سێ نووسینی مام جەلال لەسەر ژیانی مامۆستا ئیبراهیم یەجگار کتێبێکی بە نرخە ڕانی بۆ چکە مام جەلال زۆر بە باشی مامۆستا ئیبراهیمی ناسیوە زۆر بە باشی ینی چوەتە ناو بنج و بناوانی ئەفکار و ژیان نامە و ئەوەی مامۆستا ئیبراهیمەوە و کتێبەکە پێشتر مەکتەبی بیر و وشیاری ئەم کتێبیان چاپ کرد بوو بەڵام لەگەڵ ینی بەشێکی ئەو کتێبە لای ئەوان بڵاو بووە ئەو نووسینانە بەشێکیشی لە یادنامەکەی کە خاک ئامادەی کردبوو بۆ یادی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەوێ بڵاو کرایەوە بەڵام گرنگی ئەم کتێبەش چییە؟ یەک دنیا پەراوێزی بۆ کرانی کۆمەڵی لەو کەسایەتیانەی کە لەم کتێبەیە مام جەلال ناوی هێناون و زۆر ناسراون نەبوون و خەڵک ئێمە پەراوێزمان بۆ کردوون و ساختمان کردەوە ئەنجا کتێبەکەشمان کردووە بە عەرەبی جگە لەو کتێبە ئێمە ئەم ساڵ احتمامێکی زۆرمان گرنگیکی زۆرماندا بە کتێبی کورد و عەرەب کورد و عەرەب پرسیاری لە بەس مامۆستا ماشەڵڵا ئەوەی زانیاری لە یەکسەر خۆی پێشی پرسیارەکە لێ بکەی ئەچێتە سەر بابەتێکی تر کتێبی کورد و عەرەب ئەو مامۆ باسکە بە بزانین وەرگێڕاوەتە سەر زمانی دیکە یاخود باسێکمان بۆ بکەی بەگەشتی کاکە لاوە پێش لە بەرنامەکە ئەندێک قسەی لەگەڵکردم باسی مەسەلەی ئەوە نیە گەنجایەتی و ئەوەی مامۆستا ئیبراهیمی لەگەڵکردم من وتم کاک ڕاستان بم بورە بۆیە پرسیارەکەم ئەوە کرد لە تەمەنێکی زۆر گەنجیوە دەستی بە نووسین کردووە پرسیارەکە زۆر دقیق و جوانە ئەمیز بزانم بۆ نووسینەکانی بۆ گەنجی ئێستا چیتیا ئێستا بۆ باسەکەم یعنی کاکە لاوە شیرین بەهارە کە یەکێکە لە شێعرە جوانەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان تقریبا لە تەمەنی 16 ساڵیان نووسراوە گەنجێکی 16 ساڵ هەستی نیشتمانی و هەستی خۆشەویستی وڵات و عشق بۆ هەموو شتێکی تێکەڵاوی ئەوە کردووە نیشتمان کردووە ڕاستە باشە ینی 16 ساڵ بۆ سەرەتاکانی شەڕی جیهانی و نازانم هاتنی ئینگلیز و ئەمانە بەڵام ئەم هەستە نیشتمانی خۆی لە شیرین بەهارەیە دەربڕیوە مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان چۆن قازان ڕاستان بە جۆرێک ینی هەست بەوە ئەکەی کە هەست لە ناو هۆنراوەکانیاتی تەنانەت ئێستا چەند ماوەی پێشۆ گەرد بە وردی دیقەتت دابێت لە سۆشیال میدیای کوردیە بابەتەکان کە کۆنتنتەکان کە دروستە بن بۆ بابەتی بەهار و نەتەوایەتی ئێمە هۆنراوەکەی مامۆستا بەکارێتەوە هەر کورد بووین و هەر کوور دەبین ئەوە یعنی مەسەلەوە یەک سرودێکە کە پڕە لە فەلسەفە
باشە ینی سرودێکە هەر کوردبوون هەر کوور دەبین پەیامێکی مانیفێستی کوردبوونە بۆ مانیفێستی کوردبوونە چکە پێ دەڵێڵم من نەتەوەیەکم نە عەرەبم نە ئێرانیم نە تورکی شاخستانی مەوەی تورکیا پێوتین تورکی شاخستانی پێش دەڵێڵێ من دوژمنیەوە نیم منەوێ خۆم سەربەز بژیم ئێوەش بۆ خۆتان بژین باشە ئەمە پەیامی هەمان پەیامەکە لە کورد و لە کراد والعەرەب کورد و عەرەبە بڵاوی کردەوە جا من ویستم بچمە سەر کتێبی الئەکراد والعەرەب ئەم کتێبی الئەکراد والعەرەب تا ئێستا بەس بە زمانی عەرەبی ینی بەس بە زمانی کوردی و عەرەبی هەبوو لە کاتێکە ناوەڕۆکی ئەم کتێبە قسەکردنە لەسەر پەیامە بۆ تورک پەیامە بۆ تورکی عوسمانی و تورکی دوای عوسمانی ئێمە ئەو کتێبەمان کرد بە زمانی ینی وەرمانگیڕا بۆ تورکی وەرمانگیڕا بۆ کرمانجی طبعا کرمانجی زمانی کوردیە بەڵام دیالێکتێکی ترمانە و کردمان بە زمانی فارسیش بۆ ئەوی کە هەم تورکەکان هەم فارسەکان بزانن کە مانیفێستی کوردبوونی ئیبراهیم ئەحمەد چییە لە تۆ سیرکە باسی گەنجت کرد ئەزانی مامۆستا ئیبراهیم ئەو کتێبەشی لە 23 ساڵیان نووسیوە خوێندبەوە ئەنی مەرحەلەی سێی زانکۆ بووە باشە ڕاستە کۆلێجی قانون کاک ڕاستان بەرهەمەگاڵی هی ئێستەیە هەر ناڵی کۆنە من بڕوام وایە ئەگەر 10 ساڵی کەشتۆ ئەم کتێبە بخوێنیتەوە ئەڵی بۆ ئێستەیە 20 ساڵی کەش بخوێنیتەوە بۆ ئێستەیە ئەنی زۆر ڕاستە ئەنالیزی کێشەی کوردی کردووە لەکوێ ئەم کێشەیە گەورە بووە لەکوێ ئەم کێشەیە بۆتە کێشەیەکی واکە با بڵێن بە ئاسانی قابلی چارەسەر نییە لە لای دوشمنەکان لە لای ئەوانەی کە لای داگیرکەرەکان ئەنی دێت ئەمەد بۆشی تاڵەکاتەوە چۆن ئەم کورد لە مەسەر لە دیری تورکا چییە بۆچی ئێسەش ئەڵەیە مەسەرەن مامۆستا ئیبراهیم لەم ساڵانەی بڵێن دوای ژیانی خۆشیاری و دەیگوت چارەسەری قەزیەی کوردی لە تورکیاوە لە باکوورەوەیە بۆ ینی حەقا مەسەرەن بیر بکەیتەوە بڵێ بۆ لەبەرەوە ئەگەر کورد و عەرەب نەخوێنیتەوە تێناگەی بۆ ئەم باز لە باکوورەکات چونکە فەلسەفەی وجودی عوسمانیەکان و فەلسەفەی وجودی کەمالیەکانی تورکیا لە دوای کەمال ئاتاتورک ئینکارکردنی کوردە سڕینەوەی کوردە حتا لە مەریخ تۆ کیانێکە تەبێ ئەو کیانەکە دەسڕێتەوە ئەنی ئێوە بیسڕێتەوە بۆیە لە کورد و عەرەبە زۆر بە وردی باسی هەموو وردەکان لەگەڵ ئەوەشە بیرمان نەچێ ئەم کتێبە بۆنی فاشیزمی لێ نایەت ئەم کتێبە دژایەتی تورک نییە بە تورێگەڵی تورکی خانەدان بەڵام لەگەڵ میلەتا کێشەی نییە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەم لە ئەم کتێبەیە هەم لە شێعرەکانیشە لەگەڵ هیچ میلەتێکی دراوسەیە کێشەی نییە تەنیا لەگەڵ حکوومەتەکانە جا ئەگەر کاتان ماوە شتێکی کەشەرێک گرنگە باسیکەم کورد و عەرەب کە چاپمان کردوێتەوە و تەرجمەمان کردوێتەوە گرنگەکەی چییە ئەو پێشێکی دووەمە کە خۆی بۆی نووسیوە و لەو پێشێکیە خۆی ڕەخنە لە خۆی ئەگرێ کە زمانێک دڵی خۆش بووە بە هەندێک لە سیاسەتمەدارە عەرەبەکانی کە دوجار چەپڵیان لێ بۆ سەدام کە ئەنفالی کوردی کرد خۆی ڕەخنە لە خۆی ئەگرێتەوە ئەم جۆرە لە پراگماتیک بوونەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەم جۆرە لە خۆڕەخنەکردنەوەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد خۆی جۆرێکە لە با بڵێن لە مۆدێلێکی زۆر جوانی سیاسەتە کە سیاسەتمەدارە بێ میشە ئاخیر قسەی نەڵێ ئاخیر قسەم هەرەوەیە تۆ قابلی ئەوەی کە بە خۆت بچیتەوە قابلی ئەوەی کە خۆت ئابدەیت بکەیتەوە قابلی ئەوەی کە تۆ جارێک کە تێڕوانینەکانت تعریف بکەیتەوە کاگڕاستا موختار زۆر سپاس دەکەین کە ئەم شەو لەگەڵمان بوویت ئەگەر هەرچیەکەت ما بە لە کۆتاییە بە بینەرانی بڵیت و ئێمە هیچمان نەماوە سپاس و دەستخۆشی بۆ تۆ دەستەی دەکەم ئێمە دەستەی بەندام ئەدنام لە ئیبراهیم ئەحمەد فاوندیشن پۆست زۆر مهم نییە گرنگەوەی ئیش بکەین سپاس بۆ هەموو شتێک بەڵام ئێمە ئیشەڵڵا لە 26 مانگە خەڵاتی زێڕینی بلە ئیشەڵڵا بەڕێوە چێتوە ئەم ساڵی وەکو ساڵانی تر کۆمەڵێک کەسایەتی زۆر خزمەتکار زۆر دڵسۆز زۆر نیشتمان پەروەر و زۆر دۆستی کورد خەڵات وەرەگرن کاک ڕاستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەستە خۆش ئێوە هیلاکمان کردی و مام بۆ ئێوە